بۆ گفتوگۆکردنی زیاتر لەبارەی ئەم بابەتە و ڕاستی و دروستی بابەتەکە لەگەڵ بەڕێز عەمید کامیل محەممەد نوێنەری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری نشینگەی پارێزگای هەولێر گفتوگۆ دەکەم. کاک عەمید کامیل زۆر بەخێر بێیت. ئێوە وەکو وەزارەتی ناوخۆ پشتڕاستی ئەوە دەکەنەوە کە لە سنووری پارێزگای سلێمانی لە دەواازە سنووریەکان قاچاقچێتی هەیە؟ بێگومان دیاردەی قاچاقچێتی ماوەی چەند ساڵێکە سەری هەڵداوە لەو سنوورە و لەم ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی یەکجار زۆر بڵاو بۆتەوە بە گوێرەی ئەو زانیاریانیان ئەو بە دوواداچوونانی کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کردوێتی و هاتنی مادەی نەپشکنراو یان ئەوەی کە کوالیتی کۆنتترۆل پێویستە پێشتر نمونەی ئەو مادانە وەربگرێت و بە شێوەیەکی ستانداردی نێودوڵەتی مامەڵی لەگەڵ بکرێت بەداخەوە هیچ مەرجێکی تیانە. ئەم دیاردەیە توی ئەچێتە چوارچێوەی تاوانە ڕێکخراوەکانەوە بەداخەوە کە ئەمە بەبێ گوێنەدان بە ڕێنمایەکانی حکوومەت و بە تەندروستی گشتی بە مافی خەڵک ئەم دیاردەیە بەردەوام ڕوو لە زیادبوونە و پێشتر لە دەواازەی باشماخەوە بەڵام ئێستا زیادی کردووە بۆ دەواازەکانی تر و لە ئێستا لە کاتی ئێستاشدا دەبینین زیاتر بەرفراوان بووە. بۆ نمونە قاچاقچێتی چی ئەکرێ لەوێ کاک عەمید کامیل؟ بەگشتی ئەو مادانی بۆ نمونەیەک بۆ بەڕێستان باسکەن ئێستا لە چوارچێوەی ئەو بڕارانەی تەنانەت حکوومەتی هەرێم کە وەکو پێشنیاردایە حکوومەتی فیدراڵ بۆ ئەوەی کە مادەی ئاسن و شیش بۆ نمونە ئەو مادانە کە کارگەکانی هەرێمی کوردستان خۆی فەراهەمیەکات و بە نووسراوی فەرمی لە سێیدا و حکوومەتی فیدراڵ ئەم بابەتەی گشتاندن کردو بەڵام دەبینین زۆرترین لەبەرەوەی بە شێوەیەکی یاسایی نایەتە تا گومرکی خۆیان بدەن بۆ نمونە ئەوە باز دەکەم ئەم دیاردە ڕوو لە زیاد بوونە. ئەو مادانی تر کە دێن کە وەکو لە راپۆرتە هەواڵەکان باستان کردووە و بەگشتی لەناو وەکو جگەر وەکو دووگ یان وەکو هێلکەی ئەکسپایر ئەو شتانە حتا مەوادی پزیشکی ئەمانە زەرەری گەورە بە تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەگەێنن. باشە کاک عەمید کامیل من بۆ ئەم بابەتە بە دوواداچوونم کرد لە سەرچاوەیەکی باڵاوە ئەویان پێگوتم کە زۆر جار هەندێک لە بار هەڵگرەکان کە لە تورکیاوە دێن بە دەواازەی برایم خەلیلانایەن دەچنە نێو ئێران لەوێوە لە باشماخەوە دێن. هۆکاری ئەوە چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە باندێک هەیە لەو سنوورە کە ئەو مادانەی کە لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراو نییە ئەو مادانە بە شێوەیەک بە هەماهەنگی دێتە ناو هەرێمی کوردستان و لەو دەواازانەوە کە پشکنینیان بۆ ناکرێت و کوالیتی تاگەر لە برایم خەلیل داخل بێتەوە ناهێڵن بێتەوە بێگومان لە برایم خەلیل لە سیستەمێکی تەواو بە میکانیزمێکی ستانداردی نێودوڵەتی کار دەکرێت و هەموو کاتێک پشکنینەکان وەکو خۆی جێبەجێ کراوە. باشە با پرسیارێک بکەم ینی جەنابەت نوێنەری وەزارەتی ناوخۆی وەزارەتی ناوخۆی هەموو هەرێمی کوردستان نیە ئێوە ناتوانن لەوێ لە پێچینەوەیان لەگەڵدا بکەن ڕێگری لەوە بکەن؟ دامەزراوەکانی حکوومەتی هەرێم کارەکانی خۆیان زۆر بەباشی جێبەجێ کردووە دەتوانین بڵێن تەنانەت لە سنووری پارێزگای سلێمانیش بەگشتی بەڵام بەداخەوە ئەو باندانەی کە ئەو کارە دەکەن باندی حیزبین و خۆیان لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێم زیاتر لەوێ فەرز کردووە. ئەمە شوای کردووە کە تا ڕادەیەکی زۆر تەنانەت من دەمەوێت لێرە دەرفەتێک وەرگرم باسی ئەوەش بم کە نەک هەر ئەوەندە بەڵکو کارمەندان و ئەفسەرانی وەزارەتی ناوخۆی سەر بە حکوومەتی هەرێم کە کارەکانیان بەباشی جێبەجێ بکەن لە هەندێک کاتدا لیژنەی لە کۆڵینەوەیان لە سەردانرا و سزادراون و دوورش خراونەتەوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هێرێم دۆسیەکان هەمووی پێش خراوەتە بەردەستی جەنابی وەزیری ناوخۆ تەواوی ئەو سزانەی کە بۆ هێزەکانی ناوخۆدان ڕاون هەمووی سەر هەڵۆشێنراوەتەوە و حکوومەتی هەرێم دامەزراوەکانی خۆی بەباشی سەرپەرشتی دەکات بەڵام لە کاتێکدا کە باندێکی قاچاقچێتی کە بە شێوەیەکی ڕێکخراو با بڵێن بە زمانێکی با بڵێن یاسایی زیاتر قسە بکەین ئەم باندانە خۆیان کردووەتە ئالتەرناتیڤ و بەدیلی دامەزراوەکانی حکوومەت لە بڵێ دەواازە سنووریەکانی سنووری پارێزگای سلێمانی ئێستا حکوومەت بەڕێوەی نابە حیزب بەڕێوەیە بە
ئەوە دیاردەیەکە ئێمە لە چوارچێوەی بەرنامەی حکوومەتی هەرێم بۆ کابینی دێم ئەو بەڵێنەکە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان درراوە ڕێگری لەو باندانە دەکرێت و ئەو بەندە قاچەقچیانەی کە ئەم بابەتە سەرپەرشتی دەکەن ڕاپێکی یاسا دەکرێت. دەمەوێت لەبارەی مادەی هۆشبەرەوە پرسیارت لێ بکەم بەڕێز عەمید کامیل، ینی ئەمە بابەتێکە کە لە ماوە زۆر گوێمان لێی بووە بەڕاستی ئایا مادەی هۆشبەر کاراسانی بۆ دەکرێت لە دەواازە سنووریەکانی سلێمانی بێتە نێو هەرێمی کوردستان؟ ڕەنگە ڕەچاوی راپۆرتی نێو دەوڵەتەکانیشتان کردوێت ئەم بابەتێک نییە کە ئێمە بڵین هەڵوێستی لەسەر نەکەین ئەوەم گەورەترین هەڕەشەیە لەسەر ئاسایشی نەتەوەیمان لەسەر گەنجەکانمان و ئەم بابەتە بابەتێکی زۆر هەستیارە و بە دڵنیاییەوە دڵنیای دەدەینە هاوڵاتیانی خۆمان کە ئەو کەسانی کە ئەم کارانە دەکەن لەلایەن یاساوە ناسراون و دەستی دامەزراوە ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگا ئەمنیەکان و وەزارەتی ناوخۆ دەیانگاتێ و بە سزای خۆیان دەگەن. باشە بەڕێزت بەڕێوبەری نشینگەی پارێزگای هەولێری دەمەوێت لەبارەی بابەتێکی دیکە پرسیارت لێ بکەم، ئەویش بابەتی قاچاقچێتیە بە کرێکارانی بیانی. دەڵێن لەو سنوورە کرێکاری بیانیش بە شێوەی قاچاق دەیەنرێتە هەرێمی کوردستان؟ ئێمە لە چەندین جار کەسانی بیانیمان دەستگیر کردووە و دۆسیەکانیان لە بەردەستمان هەیە دەرکەوتووە کە بە شێوەیەکی ئەویش بەداخەوە ڕێکخراو ئەو باندانە بۆ دەستکەوتنی سوودی مادی بەداخەوە ئەم بابەتیان کردووە و ئێمە لەسەر ئەم دۆسیانە داوامان لە داواکاری گشتی کردووە و لە داهاتوودا ئەم بابەتە دەبێت ڕێگری لێ بکرێت ئەگەرنا نابێ هەرێمی کوردستان و ناوبانگ و پێگەی گرنگی هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی هەندێک کەسانی بازرگان یان باندی قاچاقچێتی ناوبانگی هەرێمەکەمان لەکەدار بکرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز عەمید کامیل محەممەد، نوێنەری وەزارەتی ناوخۆ و بەڕێوبەری نشینگەی پارێزگای هەولێر. زۆر بەخێر بیت، دەستخۆش.